لسورة آل عمران آياتي 165 و 166 بڕوونی ئەو بابەتە باس کراوە. هاتنە خوارەوەی ئەو دوو ئاەتەی سوورەتی ئالی عیمران و ئاەتەکانی پێشتریشی و دواتریشی ئەگە بە درێژی لە قورئانە بیخوێننەوە دەگەڕێتەوە بۆ جەنگی ئوحود، کەواتە با بچینە خزمەت پێغەمبەر و یارانی صلی الله عليه وسلم. باسی ئەو کاتە بکەین کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شاری مەدینەدایە. ساڵی سێیەمی کۆچیە، واتە 3 ساڵە پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم لە مەدینە نیشتەجێ بووە و دەوڵەتی مەدەنی مەدینە دروست بووە. کابرایەک بە پەلە خۆ دەکا بە شاری مەدینەدا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جیا دەکاتەوە و دەڵێ کارێکی زۆر زۆر تایبەتم پێتە، نامەوێت کەس پێمان بزانێ و گوێی لە دەنگمان بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیباتە لایەکەوە و دەفەرمێ بڵێ کاکە، ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من لە مەککەوە نێردراوم، عەباسی مامت کە لە دڵەوە موسڵمان بووە بەڵام بە فەرمانی جەنابەت وا باشتر بووە کە لە مەککە بمێنێتەوە هیجرەت نەکا، ئەو ناردوومی. دەفەرمێ دەی خێر، دیارە نامەکەی بە شەفەوی بووە نەوەکو بە نووسراوێک لە ڕێگادا پێی بگیرێ، هەم عەباس دەکەوێتە خەتەرەوە هەم کارەکە ئاشکرا دەبێ. وتیای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندە بە پەلە هاتووم، ماوەی نزیکی 500 کیلۆمەتر لە بینی مەککە و مەدینەدا بە 3 شەو ڕۆژ بڕیومە، ئەوەندە بە پەلە هاتووم بە سواری ئەسپ و بە خێرایی. هاتووم پەیامەکە بە کورتی و پوختی ئەوەیە قوڕەیشی مەککە هەمووی کۆبووەتەوە، هاوپەیمانەکانی دەوری مەککەشی ئاگادار کردوێتەوە، لەشکرێکی گەورەیان بە سەرکردایەتی ئەبوو سوفیان پێکەوە ناوە. ساڵی پار کە جەنابەت لەگەڵ موسڵمانەکاندا لە جەنگی بەدرا گەورەترین سەرکەوتندان بەسەرا بەدەستێنان، ئەبوو سوفیان توانی کاروانە بازرگانیەکە ڕزگارکە، دەستیان لێ نەداوە، بڕیاریان داوە لە تۆڵەی کوژراوانی بەدردا تەواوی ئەو سەرۆت و سامانە بخەنە مەیدانی جەنگەوە. 3000 چەکداریان کۆ کردوێتەوە، 200 ئەسپ سواریان لەگەڵایە. ئەسپ واتە وەکو دەبابەیەکی ئەمڕۆ دەوری بینیوە لە جەنگە. هەموو ژن و منداڵەکان و ئافرەتەکان و کچەکانیان هێناوە بە تەمان لەگەڵ خۆیاندا بیهێن و لە دواوە دەف لێدەن، چی گۆرانی بێژ و شاعیریشە شعریان پێدا هەڵبڵێن و وەکو جیهەتێکی ئەعلامی هانیان بدەن بۆ شەڕکردن. لە ئان و ساتە وریای خۆتان بن ئەدەن بەسەر مەدینەدا و چوادەورتان دەگرن. من پەیامەکەم گەیان لەلایەن عەباسی مامتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خواحافیزی لێ دەکا و دەفەرمێت تەواو پەیامەکەت گەیشت، ئێمەش خەریکی کاری خۆمان دەبین. پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرکردەکانی قوڕەیش، سەرکردەکانی مهاجرین مەککەیەکان، سەرکردەکانی مەدینەیی ئەوانەی ئەنسارن، بە تایبەت لە شوێنێکە 6 کەسێک کۆ دەکاتەوە و دەڵێ پەیامێکم پێگەیشتووە، دەفەرمێ هەواڵێکی سەربازیم پێگەیشتووە دەوری مەدینە دەگیرێ. لەشکرێکی گەورەمان بۆ کۆکراوەتەوە، قوڕەیش هەموو هێزی خۆی ئەمجارە دەخاتە کار بۆ تۆڵەسەندنەوەی شەڕی ڕابردوو کە لە ساڵی 2 کۆچیدا لە بەدرا ڕوویداوە. ئەمساڵ بە هەر شێوەیەک بێدایانەوەی مەدینە و ئێمە لە ناوبەرن. ئەوانیش دەڵێن ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەئیت چییە؟ دەفەرمێت جارێ ئەم هەواڵە نابێت کەس پێی بزانێ، حتا بە تەواوەتی خۆمان ئامادە دەکەین. هەر یەکێک لە ئێوە خزمەکانتان، کەسەکانتان، سەربازەکانتان ئاگادار بکەنەوە کە ئامادەی یەکیان تێدا بێ، بەڵام کەس پێیان نەڵێ ئێمە هێرشمان دەکرێتە سەر بۆ ئەوەی ورەی خەڵکەکەمان نەڕوخێ، و ئاگاداریان مەکەنەوە لەوەی لەشکری دوژمن ژمارەی چەندەیان چەند نییە بۆ ئەوەی ورەی و ئیرادەی خەڵکی مەدینەدا نەبەزێ. ئەوان زۆر زۆرن، هەموو هێزەکانیش خۆشیان کۆ کردوێتەوە، 200 ئەسپ سواریان لەگەڵایە کە هێزێکی زۆرە لە مەیدانی جەنگدا. ڕۆژەکان نزیک دەبنەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژانە خەڵکی هەواڵگری خۆی دەنێرێ بۆ نزیکی مەدینە، بۆ دەوروبەری دووری مەدینە بزانێت لەشکری قوڕەیش دەگاتە کوێ. کاتێ بەڕێ دەکەون لە مەککەوە سوپاکەیان دەردەچێت تەئکید چۆن نێردراوە هەواڵەکەی عەباس بە هەمان شێوەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمجا لە مزگەوتا خەڵکی کۆ دەکاتەوە بەگشتی، دەفەرمێ خەڵکینە لەشکری قوڕەیش بۆمان دێ لە مەککەوە بەڕێکەوتووە. ئێوە دەڵێن چی؟ من ڕەئیم وایە دەفەرمێ لەناو مەدینە بمێنینەوە لە ماڵەکانی خۆماندا. ئەگەر بۆمان هاتنە ژوورەوە لە دەرگاکانی مەدینەوە، ئێمە ژن و منداڵەکانیشمان لە پەنجەرەی ماڵەکان و لە دەرگاکانەوە بەردبارانیان کەن، تیربارانیان دەکەین لە پەنجەرەوە، تیری ئەوان لە ئێمە نادرێ.
خۆیان ناگرن و ئەسپەکانیان دەکەون و لە پاشەکشە دەکەن. من ڕێیم وایە نەچینە دەرەوە لە ناو شاری مەدینە دیفاع لە خۆمان بکەین. ئێوەش ڕێیتان چییە؟ زۆربەی هەر زۆری خەڵک و جەماوەرەکە بە تایبەت ئەوانەی بەشداری بەدریان نەکردبوو خۆزگەیان دەخواست لەو سەرکەوتنەدا بەشدار بوونایە، بە تایبەت گەنجە حەماسەکانیان وتیان نە ئەگەر نەچینە دەرەوە وامان بۆ حیساب دەکرێت ترساوین یان نەمانتوانیوە بۆیان بچینە دەرەوە لەشکری ئێمە کەمترە، بۆیە با نیشانیان بدەین ئێمە و ئەوان چین. بە تێگڕای دەنگ بە زۆرینەی دەنگ بڕیاریاندا بچنە دەرەوەی مەدینە و لەوێ ڕوبەڕووبوونەوەی کافرەکان بکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەرچەند ئەم ڕێیەی بەدڵ نەبوو، بەڵام تەسلیمی ڕای زۆری نەبوو. ئەوە شوڕایە، ئەوە پرسوڕاوێژە، ئەوە دەنگدانە، زۆرینە لەگەڵ ئەوەدایە بچنە دەرەوە. فەرمووی دەچینە دەرەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دەڕۆین و خۆتان ئامادەکەن. 1000 کەس لە موسڵمانان ئامادە بوو، ئەوان 3000 کەسن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێیان نەڵێت ژمارەی دوژمن چەندە و چۆن نین، ژمارەیەکی کەم ئەسب سواریان لەگەڵایە، واتە لە ڕووی سوپاشەوە هێشتا مقابلی ئەوان نین. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بەورەوە هانی دان و تەشجیعی کردن بۆ خۆراگری و پارێزگاری لەم دەوڵەتە بچووکەی مەدینە کە ساڵانێکی کەمە بنیاندراوە. هەموو ئیسلام لە ئەمەندەدا لەم شارەدا کۆبووەتەوە. بڕیاریدا کە لەبەر چاوی ئەوانە بە قسە پێیان بە کردار پێیان بڵێ نەک بە قسە کە ئەمە شەڕێکی سەختە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 2 جار زرێ پۆشی بەست، واتە 2 جار ئەو درعی کە لەسەر سنگ دەیبەستی بۆ شەڕ دوانی لەسەر یەکتر بەست، بۆی بە کردار پێیان بڵێ ئێمە شەڕێکی سەخت و خوێناویمان لە پێشە. زۆر هانیدان بۆ خۆراگری وەکو دەچنە دەرەوە پشت دە دوژمن نەکەن. ئەو شوێنانەی پێتان دەڵێم مەی بیگرن بەری مەدەن. چوونە شاخی ئوحود، شاخی ئوحود ئەوانی چوونە حەج و عومرە بینیویانە. لە ئوحودا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی 50 کەسی تیرەندازی زۆر قارەمان و ئازاد جیابێتەوە ئێوە لەسەر لووتکەی ئوحود دەمێننەوە. ئەو 50 کەسە پشتی ئێمە بەرنادەن، ئێمەش پشت بە شاخەکەەوە دەدەین و ڕوو دەکەینەوە مەدینە، لەشکری دوژمن دەکەینە بینی شاخی ئوحود و مەدینەوە، لەو بینایە قەتیسیان دەکەین. ئەگەر شکان بەسەر کۆمەڵی خەڵکمان لە مەدینە بەجێهێشتەوە بۆ حارەسیات بەسەر ئەوان نادەکەون. ئەگەر هاتنەوە بۆمان ئێمە پشتمان قایمە و پشتمان بەرنادرێ. بەڵام زۆر تەئەکیدی کردەوە کە نابێ بە هیچ شێوەیەک ئەو 50 کەسە ئێمە سەرکەوتین یان شکاین ئێوە ئەو گردە بەردەن. ئیشی ئێوە ئەوەیە ئەسپەکانیان کە لێمان نزیک بوونەوە بە تیر لێیاندن، چونکە ئەسب کە تیر لە لوتی درا زۆر بە خراپی دەشکێ و دەگلێ، سوارەکەی فڕێداتە خوارەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو ئەوەی وحی بۆ خوایی بۆ دەهات لە مەیدانی جەنگا قیادیەکی زۆر عەجیب بووە لە بواری سەربازیدا. دەستەی هێرشبەری جیا کردەوە، دەستەی پشتیوانانی جیا کردەوە لە دواوە، ژن و کچانێکی زۆر چوبوون بەشداریان کرد بوو، خاتو عایشەش بەشداری تێدا کرد. فەرمووی ئێوە بریندارەکانمان دەگوازنەوە بۆ دواوەی جەنگ، تەداویان دەکەن، ئاومان بۆ دێنن. ئەو کەسانی کەوا شەهید بوون جەنازەکانیان نایهەڵن بەردەستی دوژمن کەوێ و لە مەیدانەکە دووریان دەخەنەوە دەیان بەنە شوێنێکی تایبەت. دەوری ئافرەتانیش وەکو پیاوان دابەشکرا. هاتنە پێشەوە لەشکری کوفر گەیشتە شوێنی خۆی، لەشکرێکی بێشومار بە جیهەتێکی ئیعلامی زۆر زۆر بەهێزەوە. ئافرەتانیان گۆرانیان دەوت و دەفیان لێدا و باسی کوژراوان و پیاوە قارەمانەکانی خۆیان دەکرد کە لە بەدرا دەبێت تۆڵەیان بکرێتەوە. بە تەواوی غیرەتی پیاوەکانیان دەجوڵاند، شاعیرەکانیان شعریان دەخوێندەوە، لە هەموو لایەکەوە بە حەماسێکەوە هاتبوونە پێشەوە. سەرەتای جەنگی ئەو کاتە تاک بە تاک دەستی پێکردووە. مەدینەیەکان چوونە پێشەوتیان ئێمە لەگەڵ ئێوەدا هیچمان نییە، بە خزمەکانی خۆمان بێنە پێشەوە. ئیمامی حەمزە و ئیمامی عەلی و ئامۆزاکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم چوونە مەیدان. سەرەتا یەک کافرەکان لێیان دەکوژرا، هەرچی دەچوە مەیدان دەیان کوشت. بۆیە بە یەک جار هێرشیان بۆ موسڵمانان کرد. لەشکری موسڵمانان ئاڵا هەڵگرەکەی موسعەبی کوڕی عومەیر بوو، ئامیر لیوا بوو. لیوا واتە ئاڵای گەورە، ئاڵای گەورەی ئیسلام فەرماندەی لەشکری موسڵمانان موسعەبی کوڕی عومەیر بوو. یەکێک بوو لە ئازیزترین سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەو کەسە بوو بە تەنیا هەموو خەڵکی مەدینەی لە ئیسلام تێگەیاند و موسڵمانی کردن. پیاوێکی زۆر شەجیع و قارەمان و ئازا و دڵنیا بوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند تێڕادەبینێ. ئاڵاکە بەدەستی ئەوە بوو. مسلمانان بە تەکبیرەی الله ئەکبەر هێرشیان کردنە سەریان، لەشکری کافر بەو هەموو زۆریەوە تێکشکا. لە مەیدانی یەکەمی سەعاتی یەکەمی جەنگا کافرەکان زۆر بەخسەستی تێکشکان، زۆریان بریندار و کوژرا و لێکەوت.
لەو کاتەدا ئەوانەی لە پشتی پێغەمبەری خوا بوون صلی الله علیه وسلم 50 سەحابەکە وتیان با بڕۆینە خوارەوە، ئەوە خەڵک شمشێر کۆ دەکاتەوە، چەک کۆ دەکاتەوە، خودە کۆ دەکاتەوە، با بڕۆین ئێتر خۆ سەرکەوتن بەدەست هات، با ئێمەش بەشداری ئەو سەرکەوتنە بکەین. عەبدوڵڵای کوڕی جوبەیر کە سەرۆکیان بوو فەرمووی لە بیرتانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی نابێ بە هیچ شێوەیەک ئێوە ئەم گردە چۆڵ بکەن ئەگەر ئێمە سەرکەوتنیان شکاین. وتیان نانا مەبەستی ئەوە بووە ئەگەر سەرکەوتنیەکی ئاوا گەورەتان بینی مەبەستی ئەوە نەبووە دانەبەزن، بە قسەیان نەکرد. کۆمەڵێکی زۆر کەم 3-4 کەسێک لەگەڵ یامانەوە ئەوان نەهاتنە خوارەوە، ئەوەی تری هەمووی هات و مەیدانەکەی چۆڵ کرد. خالیدی کوڕی وەلید کە یەکێک بوو لە فەرماندەکانی قوڕیشی ئەو کاتە موسڵمان نەبوو بوو کە بینی پشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گردەکە چۆڵ کرا بەهۆ خۆی بەهێزەکەیەوە پشتی گرتن. ئەو چەند سەحابەی بە ماوەیەکی کەم چونکە ئەمان زۆر و لەسەر ئەسپ و ئەوان بەدانیشتنەوە شەهیدیان کردن. پشتی مسلمانان و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گیرا لە هەموو لایەکەوە بە شمشێر و بە تیر و کەوان لێیاندان. لەو کاتەدا مسلمانان کاتێک کە خەریکی هەڵمەتبردن بوون ئەوانەی کەوتبوون هەستانەوە وتیان وا خالید پشتی مسلمانانی گرت وا لەولاوە هێرشی بۆ کردن. مسلمانان گەمارۆدران بە تایبەت ئەو کاتەی کە یەکەم ئاڵا هەڵگریان شەهید کرا، یەکەم ئامر لیوای مسلمانان مصعبی کوڕی عومەیر پێکرا و شەهید کرا و ئاڵاکە کەوتە خوارەوە. لەو کاتەدا شکری زۆر لە پێغەمبەر دەچوو صلی الله علیه وسلم. کافرەکان هاواریان کرد محەممەد کوژرا، بەو دەنگ و باسی کەوتیان محەممەد کوژرا. زۆرێک لە سەحابە ئەژنۆی شکالە تاوی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەبوو شمشێرەکەی لە دەست دەکەوتە خوارەوە. کافرەکان بە هەموو شێوەیەک لە مسلمانانیاندا لە پێشەوە لە دواوە گەمارویاندا بوون. لەو کاتەدا ئیمامی حەمزەش لە دەرفەتێکە وەحشی کە وعدی ئازادبوونی لە کۆیلایەتی پێدرا بوو ئیمامی حەمزەشی شەهید کرد. مصعب شەهید کرا، حەنظەلەی کوڕی عامر شەهید کرا، سعدی کوڕی ڕەبیع بەخەستی کە سەرکردەیەکی بەناوبانگ بوو پێکرا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وای لێ هات کافرەکان لێی نزیک بوونەوە، تەنانەت بەردی گەوریان هەڵگرت و بە دەموچای پێغەمبەری خوایاندادا صلی الله علیه وسلم. ئەو خوددا ئاسنەی لە سەریدا بوو چوە ناو سەریەوە و خوێن بە سەریا هاتە خوارەوە. بەردیان بە ددانی پێشەوەی پێغەمبەری خوادادا و ددانی پێشەوەی شکاوتدانی شەهید بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەسەر جلە سپیەکانیدا بە تەواوەتی خوێن دەهاتە خوارەوە. هەموو لایەکەوە گەمارۆدرا وتیان محەممەد کوژرا. بەڵام ئەنەسی کوڕی نەڵیر هەروەها تەلحەی کوڕی عوبەیدیلا ئەمانە لە قارەمانەکانی ئیسلام بوون. وتیان وەرن ئەوە پێغەمبەری خوایە و لێرە زیندووە، دەی لەسەر ڕێبازەکەی ئەگە کوژرا بێش بەردەوام بن. کۆبوونەوە و دەوری پێغەمبەری خوایان کرد. لەو کاتەداوە پێغەمبەری خوش زۆر بەورەیەکەوە مەیدانەکەی چۆڵ نەکرد، جارێشکە هەستانەوە و دەوری ئێوارە لەشکرەکە بە تەواوەتی شکستیان خواردبوو. هەردوو لا وەڕس بوون لە جەنگ لە یەکتری جیابوونەوە. لەشکری کوفری مەکە بەرەو مەکە ویستی بگەڕێتەوە، مسلمانان بەرەو مەدینە گەڕانەوە. لەم کاتەدا کە مسلمانان لە ئەو پەڕی شکستا بوون 65 سەحابەی پێغەمبەری خوا لە مەیدانە بەجێما، 65 سەحابە شەهید کرا. 5 زۆر بە خەستی بریندار بوون، ڕۆژی دوای ئەوە شەهید کران، واتە 70 سەحابە شەهید کرا. بێجگە لە بریندارێکی یەکجار زۆر کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشی بریندار بوو. لەم کاتە سەختەدا ئەبوو سوفیان لە گردێکەوە هاواری کرد وتی دنیا ئاوایە، ئەمڕۆ تۆڵەی بەدرمان لێکردنەوە. ئەی مسلمانان، ئەی محەممەد تۆڵەی بەدرتان لێکرایەوە. ئەم جاوتی دەنگ و باسێکتان دیار نییە، زۆر خراپ شکاون. مسلمانان محەممەد لە ناوتاندا زیندووە. پێغەمبەری خوا فەرمووی وڵامی مەدەنەوە. وتی ئەبوو بەکر زیندووە، فەرمووی قسەی لەگەڵا مەکەن وڵامی مەدەنەوە. وتی عومەری کوڕی خەتاب زیندووە، فەرمووی هەر وڵامی مەدەنەوە. وتی دەی تەواو بوون ئێوە، 3 کەسی زۆر بەناوبانگتان هەبوو، محەممەد، ئەبوو بەکر عومەر، هەرسێکتان کوژراون بۆیە دەنگتان نییە. ئیمامی عومەر خۆی پێنەگیرەوە فەرمووی بە کوێرای چاوی تۆ هەموو نارانی ئیسلام هەرسێکمان زیندوین، هەموومان ماوین. جەنگی شوایە، ڕۆژێک تۆ دەشکەی، ڕۆژێک سەر دەکەوی، ئێمە خۆمان بەشکست خوارد و نازانین. وتی ئوعلو هوبەل، وتی هوبەل بەرز بکەنەوە، دینی هوبەل کە بتە گەورەکەیانە سەرکەوت. پێغەمبەری خوا فەرمووی ئەم جار وەڵامی بدەنەوە، بڵێن ئەڵڵاه ئەعلا و ئەجەل، نەخێر هەر خوا سەر دەکەوێ، هەر دینی خوا سەر دەکەوێ کە ئیسلامە. وتی لەنا عوزا وەلا عوزا لەکم. ئەبوو سوفیان بە دەنگێکی بەرز هاواری کرد، وتی ئێمە عوزامان هەیە کە بتە گەورەکەیە، ئێوە عوزاتان نییەوە، ئەو خوایەتان نییە کە پشت و پەناتان بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی پێویستە وەڵامی بدرێتەوە، بڵێن ئەڵڵاه مەولانا وەلا مەولا لەکم.
ئێمە ئەڵڵا پشتیوانمانە بەڵام پشتیوانی ئێوەی خوانە ناس و کافر و مشریک نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەشکرەکەی کێشایەوە ئەو هەموو سەحابە ئازیزە شەهید بوو یەک یەک بەسەری دەکردنەوە. ئەبوو سوفیان وتی هەرچەند بیستومە دەمولوتی هاوڵانی تۆ ئەی محەممەد بڕدراوە وەکو ناوسکی حەمزە دەرهێنراوە لوت و گوێ لێکراوەتەوە من نەموتوەوا بکەن بەڵام پێشم ناخۆش نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بڕیاری دا تۆڵەی توندیان لێ بکاتەوە. خوای پەروەردگار فەرمووی وا مەکە دڵڕەق مەبە بڕیاری تۆڵەسەندنەوەی تون مەدە هەر کەسێ بە ئەندازەی خۆی تۆڵەی لێ بکەوە سەبر و ئارام بگرە ئەمە جەنگە تێکشکانیشی تێدایە. ئالەو کاتەدا دوو سێ سەحابەکانیان دەخستە قەبرێکەوە ئەو هەموو قەبرێ هەڵ نەدەکەنە. فەرمووی هەر لە شوێنی خۆیاندا لەکوێ شەهید بوون لەو خاکە بیان نێژن. شەهیدانی ئوحود هەر لە شوێنی خۆیان بەج لە خوێناویەکانیانەوە نێژران و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژی مردووشی لەسەر نەکردن. شەهید ئەوانەی ناوێ. لەو کاتەدا کە هاتنەوە هەموو ماڵێکی مەدینە تەعزیەی تێدا بوو. 7 گەورە پیا و شەهید بوو. ئافرەتی وا هەبوو دەیلاواندەوە بۆ شەهیدەکانی باوکی کوژرا بوو کوڕی کوژرا بوو مێردی کوژرا بوو برای کوژرا بوو. ماڵی وا هەبوو 4 جەنازەی بۆ هاتبەوە. پێغەمبەری خوا وەزعی لاشەیی زۆر خراپ بوو برینەکانی کوڵم و سەری زۆر خەست بوون دانەکانی مبارەکی لەق بوون. ئالەو کاتەدا سەحابە لە دڵی خۆیاندا لە خۆیان دەپرسی و دوو کە سەریان بە یەکەوە دەنا و کۆمەڵێک دەچوونە ماڵێک دەیانگوت باشە بۆوامان لێ هات سەیرە ئەم شکستە گەورەمان توش بوو. ساڵی پەر 313 کەس بۆ 1000 کەس چوینە مەیدان چەکی واشمان پێ نەبوو چۆن لوتمان شکاندن. خوای پەروەردگار وحی قورئانی ناردە خوارەوە. سوورەتی ئالی عیمران ئاەتی 165 و 166 دەخوێنینەوە. خوای پەروەردگار فەرمووی ئەوەلەمما ئەصابەتکم مصیبە قد أصبتم مثليها قلتم أن هذا قل هو من عند أنفسكم إن الله على كل شيء قدير. أولما لما يعني معنى حينية لدهاتوا لكاتك كتوشي أو نارحتي يبون أي مسلمان أي صحابة كان في غنبة صلى الله عليه وسلم. جاسيري تعبيري قرآن كان خواهي قولة جالد النواي صحابة داتوا نافر ما إترشكستيكتان بسرا هاتوا هستانا وتانية پێمان دەڵێ ئێوەش لەم قورئانەوە ئەوە فێر بن ئەگەر کەسێکتان ئامۆژگاری کرد چاکەکانی بیر بخەنەوە سەرکەوتنەکانی بیر بخەنەوە بڵێ تۆ کاتی خۆی زۆر کەسێکی سەرکەوتوو بووی ئەم شکستە نەدڕوخێنێ. خوا دەفەرمێ قەد ئەصەبتم مثلەیها ئێوە لە بەدرا خۆ ساڵی پێشوو ئەصەبتم ئێوە یعنی ئێوە کەسانی قارەمانن هەرچەند خوا بەهۆی فریشتەوە یارمەتی مسلمانانی دابوو بەڵام نافەرمێ ئێوە هیچ نین ئێوە کەسی زۆر قارەمان و ئازان ئێوە بوون کە دوو ئەوەندە زەربەتان لە قڕیشیەکانی مەککەدا لە کافرەکانی مەککەدا ئەصەبتم مثلەیها ئێوە 7تان لێ کوشتن 7تان لێ بەدیل گرتن دیلیش لە جەنگا وەکو کوژرا وایە. ئینسان کە لە جەنگا بەدیل گیرا بە تەعبیری قورئانی ئازادی نەما کە ئازادیت نەما وەکو کوژرا و حسابت بۆ دەکرێت وە لە یاسای جەنگا چەند دیلت هەبێ ئەوەندە کوژراوت داوە. ئەو کاتە فەرمووی ئێوە دوو ئەوەندە زەربەتان لەوان داوە دوو ئەوەندە تووشی ئازارتان کردوون ئێستا خۆتان دادەنیشن و بیر دەکەنەوە دەڵێن ئەنا هذا یعنی کەیفە هذا خوای پەروەردگار بۆ وامان لێ هات خوای خۆ ئێمە مسلمانین ئەوانە کافرن خوای ئێمە دەڵێن ئەڵڵاه ئەکبەر ئەوان هاوار بۆ هوبەل و لات و عوزا دەبن. سەحابەکان دەیان خوای گیان ئێمە محەممەد صلی الله علیه وسلم سەرکردەمانە خوای ئەوان شەیطان ڕابەریانە خوای گیان ئێمە سەحابەی فیداکاری ئەم ئیسلامەین هەموو شتێکمان بە دینی خوا بەخشیوە لەبەر تۆ هاتینە مەیدان خوایە بۆی بڵین ئەڵڵاه ئەکبەر لا ئیلاهە ئیلا الله. خوایە بۆچی ئاڵای کوفر بەسەر ئێمەدا زاڵ بوو بۆچی ئەو کافرە بتپەرستانە کە هاواری بت و سەنەمێکی بێگیان و بێنەفع و زەڕ دەکەن بۆ ئەوان سەرکەوتن لە خۆیانیان دەپرسی چۆن دەبێ منی مسلمان ئەواش کەس بێنم خوایە بۆ دیفاعت بەو شێوەیە لە ئێمە نەکرد وەکو لە بەدرا لێت کردین لە یەکتریان دەپرسی. قل خوا فەرمووی ئەی محەممەد صلی الله علیه وسلم وڵامیان بدەوە ئەم ئیسلامەی ئێمە وڵامی هەموو پرسیارێکی پێیە. قل هو من عند أنفسكم من لێرەدا بۆ سەبەبێتە پێیان بڵێ ئەوە سەبەبەکەی خۆتان بوون ئەوە خەتای خۆتان بوو کە تووشی ئەو شکستە بوون ئەوە خواوای لێ نەکردن ئەوە خۆتان بە خۆتان کرد. ئێوە بێ ئەمری پێغەمبەرتان کرد صلی الله علیه وسلم ئێوە دیسپلینی عەسکەریتان نەبوو
هەر کەسەتان لە ئاستی خۆیەوە چاوی بە دوو غەنیمەتکەوت و تەماحی دنیا گرتی و لە پلانی سەربازی کە بۆی دانرابوو شکاندی، مادەم لەشکرێکی بێ دیسپلین بوون ئەبێ باجەکەشی بدەن. ئەوە خەتای خۆتان بوو گەشکان، ئەوە باجی هەڵا عەسکەریەکانی خۆتانە. گومانی خراپ بەخوا نەبن، ئین الله عەلا کل شەیء قەدیر. خوای گەورە بەتوانایە بەسەر هەموو شتێکە، دەیتوانی دەست بەجێ سەرتان خالوتی کافرەکان بشکێنێ، بەڵام خوا یاسای خۆی بۆ کەس ناگۆڕێ. هەر ئەوەندەی تۆ موسڵمان بووی، هەر کارێکی غەیر عەسکەری شکست خوا دووش بکەی هەر دەبێت سەرکەوی، خوا ئەمە بۆ کەس ناکە. خوا یاساکانی خۆی لە دنیادا خستۆتە بەردەستی خەڵک، هەر کەس دەستی پیانەوە بگرێ سەرکەوتوو دەبێت. وما أصابتكم يوم التقى الجمعان فبإذن الله. ئەوەی لەو ڕۆژەدا کە لەشکری کافر و موسڵمان ڕوبەڕووی یەک بوونەوە فبإذن الله بەویست و ئیرادەی خوا بوو. جا بەڕێزان ئەمە زۆر زۆر گرنگە. ئایا هیچ شتێک بێ ئیرادەی خوا دەکرێت؟ نەخێر. ئەو شکستەشتان هەر بە ئیرادەی خوا بوو، بەڵام ئیرادەی خوا لەگەڵ ڕەزامەندی خوا دووشتی لێک جیاوازن. هەر چ شتێک بکرێ بە چاک و خراپەوە ئیرادەی خوای لەسەرە، ئیزنی خوای لەسەرە. ئیزنی خوا وەکو ئاسمان وایە، تۆ لەژێر ئەو ئاسمانە داوەتە جومعە و جەماعەت دەکەی، خوا پێی خۆشە. کەسێکیش هەر لەژێر ئەو ئاسمانەدا لەو ژینگەیەدا عەرەق دەخواتەوە لە ڕۆژی جومعەدا، خوا پێی ناخۆشە. هەردووشی بە ئیزنی خوایە، بەڵام خوا ڕەزامەندی لەسەر کاری خراپ نییە. واتە بە ئیزنی خوا بوو، بەڵام خوا پێ ڕازی نەبوو. ئاگادار بن، خێرێکی لەوەشدا هەبوو. وليعلم المؤمنين وليعلم الذين نافقوا. كافر و منافق لێک جابوونەوە، چونکە لەو کاتەدا مسلمانان ژمارەیان 1000 کەس بوو. عەبدوڵڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول کە لە دڵەوە کافر بوو، بەڵام بە زمان مسلمان بوو، لە ڕێگادا 300 کەسی لە لەشکرەکەی مسلمانان جیا کردەوە. وتی محەممەد کە هەر شوێنی مناڵ و پاڵ دەکەوێت، ئەویش ڕێی لەسەر من بوو کە لە مەدینە بمێنینەوە. کەچی 3-4 گەنج هاتوو هاوارێکیان کرد و بە شوێنیان کەوت، لەسەر چی خۆمان بەکوژ بدەین؟ وتیان کاکە وەرە مەیدانی جەنگە. وتی نانا شەڕ نابێ، هیچ نییە. ئەبوو سوفیان ئێستا بۆ خۆی دەگەڕێتەوە. 300 کەسی لە مسلمانەکان کەوانی منافق بوون لەگەڵ خۆیدا گێڕایەوە. لەو وەختەیە خوا دەفەرمێ بەهۆی ئەو جەنگەوە هەڵاوێردران. پێشتر دەمی چەند گەرم بوو، کەچی کە مەیدان گەرم بوو خوێن هاتە پێشەوە، ئەم لەگەڵانە بوو. ئەوەش لەوێدا بۆ مسلمانان دەرسەکە ئاشکرا بوو.